بەنداوی دڵگا یەکێکە لەو بەنداوانەی ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو بە بەردەوامی کارمان لەسەر کردووە. سوپاس بخوای گەورە لەگەڵ وەزارەتی سەرچاو ئاویەکانی عێراق ئێمە گەیشتووینەتە ڕێکەوتن لەگەڵ وەزارەتی تەختی ڕێکارەکانی خۆی تەواو کردووە لە قانونی موازنە تەخسیساتی مالی هەیە و لەو چوارچێوێدا بەنداوی دڵگە یەکێکە لەو بەنداوانەی کە لە ڕیزبەندی یەکەمی دروستکردنی ئەو بەنداوانەیە کە لەگەڵ وەزارەتی سەرچاو ئاویەکانی عێراق کاری لەسەر کراوە. بڕیار وابوو لە ساڵی 2023 بۆ ئەوەی کە ئێمە تاقی خەزنی بەنداوەکە زیاد بکەین، ڕیدیزاینێک بکرێ و دوا پێداچوونەوە بە دیزاینەکە و بەرزکردنەوەی ئاستی بەنداوەکە دەست بە هەم ڕیدیزاین و دروستکردنی بەنداوەکە بکرێ. بەڵام تەئزیر بۆ ساڵی 2024 بەڵام ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ وەکو مدیریەتی عامەی بەنداوەکان بە بەردەوامی لەگەڵ وەزارەتی پەیوەندیدار لە بەغدا لەسەر خەتین بۆ ئەوی تەخسیساتی مالیەکەی بۆ بکرێ و ئێمەش دەست بە هەنگاوە عملیەکان بکەین. بابەتی کارگەی چەوەندەری شەکرجەدەلێکە هەمیشە قسەی لەسەر دەکرێت. خۆتان دەزانن کاتێکەوە بەرهێنێک دێت داواکاریەک پێشکەش دەکا بۆ هەر وەزارەتێک. طبعا ئێمە لە بەروەی کە عیلاقی بۆ وەزارەتی کشت و کاڵ هەبووە ئێمەش لەبەر دڵسۆزی ناوچەکە بەڕاستی بە پێویستمان زانی لە پشکی زەویە ناوایەبەکانی خۆمان بۆ ئەوی کە دەعمیان بکەین زەویمان بۆ تەرخانکردن. بەڵام دیارە کۆمپانیاکە نەیتوانی لە وادەی پێویستی خۆیدا کە وادەیەکی قانونی بۆ دیاری دەکرێت دەبێت ئەرکەکەی جێبەجێ بکە. لە ماوەی ساڵێکدا ئەگەر نەیتوانی ئەرکەکەی جێبەجێ بکە قانونیەن ئەوە مۆڵەتەکەی هەڵدەوەشێتەوە. لەبەرەوە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ دەستی وەربەرهێنان بڕیارمان داوە لەبەرەوەی کە کاری پێویستی ئەنجام نەداوە مۆڵەتەکەی هەڵوەشاوەتەوە. بەڵام وەکو ئاماژەم پێدا ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیک کۆمەڵگەی کارگەی کشت و کاڵی لە مەنتیقەکە دروست دەکرێت کە خۆی لە 4 کارگەی گەورە دەبینێتەوە: کارگەی وشکردنەوەی گەرمەشامی، کارگەی ئینتاجی ڕۆنی سۆیا، کارگەی ئینتاجی پریمێکسە کە لەسەر ئاستی عێراق دەبێتە دووەمین کارگە و جگە لەوەش کارگەیەکی گەورەی ئینتاجی ئالیکە. کۆمەلگایەک ئەو ناوچەیە کە تەخسیسمان کردووە بۆ پرۆژەی کشت و کاڵی دەبێتە 4 کارگەی گەورە کە دەکرێت بڵێم زۆر فراوانترە لە کارگەی شەکرەکە.